سڵاو کاک دکتۆر. نەشتەرگەری پووک و ئێسقانی دەوروبەری ددان بۆ ئەو نەخۆشانەی ڕاستکردنەوەی ددانیان پێویستە چییە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان. سڵاو هاوڕێیان، ئەم کاتان باش. خۆی نەشتەرگەریەکی تایبەتە بۆ ئەو نەخۆشانە کەوا ڕاستکردنەوەی دانەکەن. نەشتەرگەری تایبەت بە پووک و ئێسقانی دەوروبەریدان کە پێی ئەڵەن پێرۆدۆنتال ئەکسیلرێتد ئۆستۆجێنیک ئۆرسۆدۆنتی یان پێی ئەڵەن ریژناڵ ئەکسیلرێتد فێنۆمینان، واتە دیاردەی خێراکردنی ناوچەیی کە بریتە لە خێراکردنی جوڵانی دانەکان بۆ ئەو نەخۆشانێکەوە ڕاستکردنەوەی دان ئەەکەن بە جۆرێک خێرایەکەی 2 بۆ 10 ئەوەنە زیاتر ئەبێت بە بەراورد بۆ ئەو نەخۆشانێکەوە ئەم جۆرە نەشتەرگەریە ئەنجام نادەن لە کاتی ڕاستکردنەوەی دانەکانیانە. کێنەوانەی پێویستیان بەم نەشتەرگەریە هەیە؟ هەموو ئەو نەخۆشانە کە پێویستیان بە ڕاستکردنەوەی دان هەیە بۆ کەمترکردنەوەی چارەسەری کەمکردنەوەی مەودای ڕاستکردنەوەی دانەکانیان، خێراتر جوڵاندنی دانەکانیان پێویستیان بەم جۆرە نەشتەرگەریە ئەبێت باشترێک ئەنجام بدرێت. بۆچی ئەم جۆرە نەشتەرگەریە بە باشتر دادەنرێت بۆ ئەنجامدانی؟ لەم چەند ساڵی دوایی توێژینەکان ئەوان دەرخستووە کە خواست لەسەر ڕاستکردنەوەی دان بە ڕێژەی 20 بۆ 25 زیاتی کردووە بۆهۆی گرنگیدان زیاتر بە جوانکاری هەروەک چۆن گرنگی بە جوانکاری ڕوخساریان داوە. هەروەک ئەزانن پرۆسی ڕاستکردنەوەی دان پرۆسەیەک درێژخانە. ئەو نەخۆشانەی کە ڕاستکردنەوەی دانەکەن پێویستیان بە ساڵ و نیو 2 ساڵ و نیو هەندێک جار زیاتر لە 3 ساڵ کاتیان پێویستە تا دانەکانیان ڕاستە بێتەوە. بۆیە زۆر کات نەخۆشەکان ڕەتی ئەەکەنەوە کە ڕاستکردنەوەی دانیان بکەن لە بەرەوەی پرۆسەیەکی درێژخانە. یاخود ئەگەر قوبڵی ڕاستکردنەوەی دانیان بکەن ئەبێت خۆی پاکردنەوەی دەمودانیان زیاتر گرنگیدان بە پاکخانەی دەمودانیان، هەروها زیاتر گۆڕینی خۆی خواردنیان نابێ هەم جۆرە خواردنێ بخۆن. سەرمانەش ئەو نەخۆشانێک لەبەر ئەوەی ڕاستکردنەوەی دان کە پرۆسەیەکی درێژخانە لە نتیجە ڕاستکردنەوە ئەم پرۆسە درێژخانە و ڕاستکردنەوەی دانەکانیان زۆر لەو نەخۆشانە تووشی زیاتر بوونی کلۆری دانەکان، داخورانی پووک، هەوی ئێسقانی دەوروبەری دان، گیرفانی پووک و دەوروبەری دانەکانە بن، هەروەها داخورانی ڕەگی دانەکانە بن. بۆیە بۆ کەمکردنەوەی مەودای چارەسەری دانەکان و خێراتر جوڵانی دانەکان باشترێک ئەم جۆرە نەشتەرگەریان ئەنجام بدرێت بۆی تووشی ئەم لانە سلبیانەی ڕاستکردنەوەی دان نەبێت. بۆچی چاندنی ئێسقانی دەستکرد بەکاردێت لەم نەشتەرگەریەدا؟ خۆی ئەم نەخۆشیە بریتە لە چی؟ بریتە لە بە ئینگلیزی پێڵەن دیکۆرتیکیشن، بریتە لە بڕینی ئێسقانی بینی دانەکان. لە هەمان کاتە چاندنی ئێسقانی دەستکرد دوای تێکەڵبوون لەگە پلازما کە لە خوێنی نەخۆشیەکە خۆی وەرەگرێت. ئەگەر ئێمە ئەم چاندنی ئێسقانە نەکەین لەوانەیە لە نەتیجەی جوڵانی دانەکان لە کاتی ڕاستکردنەوەی دانەکانە تووشی داخورانی ئێسق یاخود ئێسقان بە سەڕووی ڕەگی دانەکانەوە نەبێت، لە نتیجە ئەمەشە بێت هۆی دابەزینی پووک. بۆیە یاخود جوڵەیەک لە دانەکانە دروستە ئەبێت لە دوای ڕاستکردنەوەی دانەکان کە ئەم جوڵەیە لەوانەیە بەردەوام بێت و ئەو نەخۆشانە پێویستیان بە جێگیرکردنێکی بەستنەوەی دانەکان بێت بە شێوەیەکی هەمیشەیی. بۆی باشترێکە چاندنی ئێسقانی دەستکردی بۆ بکرێت بۆی بە دوور بێت لەم لانە سلبیانە ڕاستکردنەوەکە. ئایا بۆ هەموو کەسێک ئەتوانرێت ئەم جۆرە نەشتەرگەریە بەکاربهێنرێت؟ بۆ هەموو نەخۆشە کە پێویستی بە ڕاستکردنەوەی دانە ئەگەر تەندروستی باش و بەڵێ ئەتوانێت بە هەموو جۆرە نەخۆشێک ئەنجام بدرێت. زۆر سپاس کاک دکتۆر. زۆر سپاس بۆ ئێوەش، هیوادارم سودێکم گاندە بێت بە بینەرانی بەڕێز. دەستخۆشی بۆ بەڕێستان. زۆر سپاس بەباش. سەرچاو.